دوێنێ بەسەردانێک وەزیری دەرەوەی تورکیا کەنفیدان گەشتە کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ هاوتا ئێرانیەکەی عەبدوڵاهیان کۆبەوە کۆمەڵێک پرسی گرنگیان تاوتوێ کردووە. هەمیشە ئەم دراوسیانەیەمە کاریگەریەکی زۆر ڕاستەوخۆیان هەیە لەسەر دۆخی ئێمە وەکو عێراق وەکو هەرێمی کوردستان هەم پەیوەندێکی زۆر پتە هەیە لە نێوان ئێران و تورکیا و عێراق و هەرێمی کوردستانیش. ینی بابزانین ئەم سەردانانە بۆچیە چ کاریگەریەکی بێ لەسەر دۆخی هەرێمی کوردستان بەخسە لەسەر هەرێمی کوردستان بکەین گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک عەبدولقادر هەرکی بەڕێزیان توێژەری ئەمنی و استراتیژین ڕاستەخۆ لە هەولێر و لەگەڵمانە بێ. کاک عەبدولقادر سڵاو لێ بێ بەیانیت باش سپاس کە بەشداریت کرد لە پرۆگرام لەگەڵمان. ئەکرێ پێمان بڵێ سەردانەکان یاکان فیدان بەم دواییە ینی سەردان لە دوای سەردان ئەم وڵات بۆ ئەو وڵات و بە تایبەت سەردانەکانی بۆ ئێران ئەو سەردانی دوێنی بۆ ئێران پێ وایە پەیوەندی بەچیەوە هەیە بابەتێکی پەیوەنددارە بە عێراق هەرێمی کوردستانەوە؟ بەڵێ بەیانی ئێوە و بینەرانی بەڕێز باش بێگومان دۆخی تورکیایی ئەمڕۆکە دۆخێکی هەستیارە بۆ ئیدارەی ئەم جارەی ئەردۆغان هەروە بۆ خودی هاکام فیدانێک کە لە ماوەی 10 ساڵی ڕابردووی بەر لە وەرگرتنی ئەم پۆستێکی هەستیاری لە دەستگای هەواڵگەری تورکیا هەبووە پێشینەیەکی باشی ئەمنی و استراتیژی هەیە تواناکانی لە ڕادەبەدەرن بۆیان مەرکەی پێسپێردرا لەبەر ئەوەی داهاتووی تورکیای دوای هەڵبژاردنەکانی 2023 داهاتوویەکی تاڕادەیەکی زۆر سەختە کارکردن تێیدا. دەزانین کە لە دوای 1514 و تا ئەمڕۆکە تورکیا و ئێران ئەگەرچی شەریکی اقتصادی شەریکی ئابووری بە شێوەیەکی یەکجار نەبوونە بەڵام هەمیشە لەسەر کورد شەریکی ئەمنی بوونە بێگومان. ئەو بابەتانەی کە هاکام فیدانی بردۆتە ئێران وەکو خۆیان باز دەکەن ئەوەی کە لە ڕاگەنەکان باس کراوە یەکیان بابەتی سەرەکیەکەی ئاسایشی نیشتیمانی دوو وڵاتە کە ئەمە قسەی لەسەر دەکەین دواتر بابەتی ئاسایشی وزەیە کە لە ناو ئاسایشی وزە دەتوانین بابەتی هەناردەکردنی گازی ئێران بە ڕێگای تورکیا بۆ ئەوروپا بێت کە لە هێڵی گازی تەورێز ئەنقەرەدا بۆ تورکیا دواتر بۆ ئەوروپا بڕوە کە ئەمە بابەتی کە تا ڕادەیەک یەکلای بۆتەوە بەڵام ئێران نەیتوانیوە لەبەر ئەم ئابلۆقەی لەسەری بووە نۆژەنکردنەوەی بۆ ڕێکە بەستۆ بگرێتن. بابەتی گرنگی تر بابەتی زەنگەزورە کە تورکمەنستان گازی تورکمەنستان لە ڕێگای ئێران بۆ تورکیا دەگوازێتەوە کە ئێستا ئێران تورکیا دەیەوێ کۆریدۆری زەنگەزور بۆ ئازەربایجان ببەستێت لە ڕێگای ئەرمینیاوە دواتر لە دەریای قەزوێن بۆ تورکمەنستان و تورکستانی گەورە بێوێ هەژمونی تورکیا بەرەو ئەوێ بەرێت دواتر هێڵی استراتیژی کۆریدۆری باکوور بۆ باشووری ئێران بپڕێتن کە ئەوە بۆ ئێران بابەتێکی حیاتیە. لە قسەکانی عەبدولاهیان ئەومان بیست کە بەڕاشکاوانە و لە سۆنگەی هێزەوە قسەیە کرد کە هەندێک بابەت هەیە وەکو ئەمر پێکردن لەسەر هاکام فیدان پیشانی ئەدا وەکو لە زمانی جەستە وەکو لە ستایلی قسەکردن کە ئێوە دەبێت ڕووباری ئەرەس ئاوی ڕووباری ئەوەرس دووبارە و بربدەنەوە گۆڕانکاری ژێۆپۆلیتیک لە ناوچەکەدا قابلی قوبوڵ نییە ئێوە دەبێت لە چەند خاڵێکی تر ڕەچاوی هەژمونی ئێران بکەن هەژمونی ئێرانێک کە لە ساڵانی ڕابردوودا توانیەتی لە ڕێگەی هێز و باسکەکانیەوە چ لە کەندا و چ لە عێراق سووریا لوبنان فەڵەستین بەهێز بێتن ئەو ساڵانەی کە تورکیا نەیتوانی ڕکابەراتی ئەو هەژمونە بکە و ئێستا باجی ئەوە دەدا کە لە ساڵانی ڕابردوو دوا کەوتووە لەم هەژمونە. ئێستا ئێران لە سۆنگەی هێزێکی گەورەتر سەیری ناوچەکە بەگشتی دەکا و هاکام فیدان و تورکیا ئێستا لە سۆنگەی لاواستر سەیری بابەتەکە دەکەن و یاری دەکەن بۆیە ئێستا لە تارانە بۆ ئەوەی وەکو خۆی گوت بانگەشتی بەڕێز ڕئیسی بکە بۆ ئەنقەرە بۆ ئەوەی
هەر هیچ نەبێت لەسەر هەندێک بابەتی ڕۆژ کە ئێمە پێمان وایە ئێران ساڵانێک کە کاری لەسەر کردووە و ئێستا لەوانەیە دەستکەوتی هەبێتون و تورکیا تێیدا لاواز بووە بتوانێت بە پێی ڕێکەوتنێک هەندێک بابەت بۆ خۆی دەستەبەر بکە. بابەتی ئاسایشی نیشتیمانی کە هەکام فیدان و عەبدولاهیان باسییان کرد کە پێدەچێت بەڕێز فیدان لە تاران چاوی بە بەرپرسە باڵاکانی تری ئەمنی و ئابووری ئێرانێژ بکەوێتن ئەوەیە کە عێراقە ئێمە دەزانین قوڵایی ئیستراتیژی قوڵایی یاسایشی نیشتیمانی هەردوو وڵات ساڵانێکی زۆرە سەدەهان ساڵە لە عێراقدایە. ئێمە دەزانین دەستی باڵای ئێران لە حکوومەتی عێراقی دەستی باڵای ئێران و هەژمونی ئێرانی لە عێراق وای کردووە تورکیا بێنێتە سەرمێزی گفتوگۆ وەک کۆبوونەوە چوارخۆڵیەکەی سووریا کە لەوێشەوە ئێران دیسان لە سۆنگەی هێزەوە مامەڵی کرد پێم وایە لەم جارەشدا لە گفتوگۆکاندا بێگومان دیسان ئێران لە سۆنگەی هێزەوە مامەڵە دەکات. تورکیا لە ساڵانی ڕابردوو لە عێراقدا تەنها کارتی ئاوی لەدەست بووە لە بەرامبەردا کارتە لاوازەکەی کارتی بازرگانی بووە کە لە ئەگەری بایکۆتی بازرگانی دەیتوانی زەربەیەکی بەهێز لە تورکیا بدە بەڵام هەژمونی تورکیا لێ نەگەڕا ئەم بابەتە. بەڵام ئەوەی کە ئێستا دووبارە گەری دامانی تورکیا گرتووە بابەتی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانە کە حکوومەتی عێراقی بە هەموو شێوەیەک ڕێگەی گرتووە ئەم شەش خاڵەی کە تورکیاش بۆ عێراقی داناوە هەر لەم دەرچەوە سەرچاوەگرێت کە داواکان وەکو خۆتان نەزانن نرخەکەیە بابەتی باجی گواستنەوەیە دووبارە هەناردەکردن فرۆشتن بە بازاڕکردن هەموو ئەوانە بابەتی ئەوەیە کە ئەوە دەسەلمێنێ کە تورکیا دووچاری کێشەیەکی گەورە بووە لە نەبوونی نەوتی هەرێمی کوردستان کە وای لێها دوای ساڵانێکی زۆر خۆیان بێنە سەر ناوەندەکانی ڕاگەاندون و باز لە گرێبەستە 50 ساڵیەکەی نێوان هەرێمی کوردستان و تورکیا بکەن. خۆمان دەزانین ئاشکرایە کە تورکیا لە 2023 دووچاری کێشەیەکی ئابووری و دارایی گەورە بۆتەوە سەرڕاوی نرخی سۆ بۆ 25 لە سەتان بەرز بوویەوە بەڵام بێگومان لیر بۆ سەرود 2700 لیر بۆ $100 بەرز بوویەوە. ئێستا خەزینەی دەوڵات لە بن 67 میلیارد دلار ئەمە قەرزی سەر و 400 میلیاری ئەمانە هەموو کێشەی زۆر گەورە بۆ تورکیا هێنێتەوە کە تورکیا ئەبێت لەم هەڵومەرجەی ئێستا لەم دۆخە ئاڵۆزەی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەت عێراقدا بیەوێ ئەگەرچی لە ڕووی هەژمونی سەربازیەوە نەیتوانی بۆ خۆی دەستکەوتی گەورەی هەبێت لەوانەیە بتوانێت لەگەڵ گفتوگۆکردن لەگەڵ ئێران بتوانێت بۆ ماوەی داهاتوو دەستکەوتێکی کەمی بۆ لەم بوارە نەهدات سەرۆرکەت. باشە بەڕێز هەرکی هەقان فیدان لە زۆربەی لێدوانەکانیدا ینی زۆربەی کێشەکانی ناوچەکە پێوەست دەکاتەوە بە پارتی کرێکارانی کوردستانەوە تەنانە لە کێشەکانی کەرکووکیشدا ئەو ڕووداوانی کە ڕوویاندا یعنی هەمیشە دەڵێ دەستی پارتی کرێکارانی کوردستانە بۆ دەیەوێ هەموو کێشەکان بلکێنێتەوە بەوانەوە. تورکیا لە عێراق و بەتایبەت لە هەرێمی کوردستانتان تەنها کارتێک کە بیەوێ دەستێوەردان لە کاروبارەکانی کوردستان و عێراقدا بکە پەکەکەیە. بینیمان لە گوتارەکانی بەڕێز فیدان ئاماژەی بەوە کردووە کە دەبێت دەستی گەریلاکان و ڕێخستنەکانی پارتی کرێکارانی کوردستان لە کەرکووک ببڕدرێ. ئێمە بینیمان ئەو ڕوودانەی کەرکووک سەرچاوی لە شوێنێکی تر بابەتێکی تر و قەزیەیەکی تر بووە کە دوور و نزیک پەیوەندی بە پارتی کرێکارانی کوردستانەوە نەبووە کەچی ئێستا بابەتی پارتی کرێکاران دەورژێنێت. بێگومان ئەم بابەتەش یەکێک لە بابەتەکانی گفتوگۆی نێوان بەڕێز فیدان و عەبدولاهیان لە تاران دەبێتن بابەتی کەرکووک بابەتی دێرزۆر بابەتی منبج و هێرشەکانی تەحریری شام بابەتی جموجۆڵی ئەم دوایەنەی ئەمریکیەکان لە سووریا لە عێراق لە دەریای ناوەڕاست لە کەندا و بێگومان ئەمانە بابەتی گفتوگۆن کە هەردوو لا پێم وایە بە دوای خاڵی هاوبەشی یەکتردا دەگەڕێن کە
بێگومان لەو دە ساڵەی ڕابردوو خاڵی هاوبەشیان زۆر کەم بۆتەوە گومانمان لەسەرەوە نییە کە خاڵی هاوبەشی ئاسایشی نیشتیمانی هەردوو وڵات تەنها لاوازی کوردە کە هەردوو لا دەتوانن لەسەری ڕێک بکەون. باشە بە بڕواییەوە بە دید و ڕوانینیەوە ئەم دۆخی لە هەرێمی کوردستان ئێستا هەیە و پەیوەندیەکانی لەگەڵ عێراقدا پەیوەندی بە وڵاتانی اقلیمیەوە چەندە هەیە ینی چەندە ئەوە ئێران و تورکیان لە پشتی پەردەوە وەکو دەبینین حکوومەت عێراقی زەختێکی زۆر لە هەرێمی کوردستان دەکات ینی چەندە پەیوەستە بەوانەوە. وڵا خۆی ئەوە لە بێگومان هەموو ناکۆکیەک هەموو ناسەقامگیریەک لە نەبوونی یەکڕیزی و نەبوونی دادپەروەری لە وڵاتدا سەرچاوە دەگرێت. بێگومان هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا نە لە ڕۆی دادپەروەری لە دابەشکردنی سامان نە لە ڕووی خزمەتگوزاری نە لە ڕووی یەکڕیزی سیاسی و بە بەرچاوگرتنی هێز و لایەنە جوداجوایەکان ئەتوانی پێگەیەکی مەزن و قورسایەکی گەورە لە نێو نەخشەی سیاسی و دیبلۆماسی ناوچەکە تەنانەت عێراق و ناوچەکە و جیهاندا بۆ خۆی دەستەبەر بکە. هەموو ئەوانەی کە کرا تاکڕەوی و بە شێوەیەکی تاکلانە بوو کە دەرەنجامەکەشی ئەوەتەکە ئێستا خۆمان دەیبینین. ئەوەی کە بێگومان لە کاتی نەبوونی سەقامگیری و یەکڕیزی سیاسی لە وڵاتدا بێگومان هەژمونی وڵاتانێک کە ساڵەهای ساڵە بە دوای لاوازی کورددا دەگەڕێن بە هەموو شێوەیەک بێگومان دەرفەت دەبینن بۆ ئەوەی دەست بخەنە کاروباری و بۆ ئەوەی بیانەوێ ئەم دۆ خەبەرە و لاوازی چوونە خێراتر بکەن. دەکرێت ئێمە وەکو بینیمان هەموو ئەو خاڵانەی کە تورکیا ئەمە مەرجانەی کە تورکیا بۆ هەناردەکردنەوەی هەرێمی کوردستان بۆ عێراقی داناون لە سۆنگەی لاوازی هەرێمی کوردستان بووە هەموو ئەو قورساییەی کە ئێران ئەو فشارانەی کە ئێران ئێستا دەێنێتن هەموو ئەوانە لە لاوازی و لە نەبوونی یەکڕێزی سیاسیە چ لە هەرێمی کوردستان چ لە عێراقدا بێگومان نەبوونی یەکڕێزی و نەبوونی قورسایی سیاسی لە نێو هێز و لانە سیاسەکاندا لە هەرێمی کوردستاندا دەبێتە هۆکاری ئەوەی کە بەغداش قورساییمان کەم بێت و نەتوانین لەوێژدا ڕۆلی باش بگەڕین بۆ دەستەبەرکردنی هەموو مافە سیاسیەکانمان. بێگومان ئەوانە یەک لە دوای یەک دەبێتە هۆکاری لاوازی و دواتر بەهێزبوونی هەژمونی وڵاتان کە دەبینین ئێستا چ لە ناوچە دابڕێنراوەکان چە سنوورەکانی هەرێمی کوردستان دەبینین ڕۆژ بە دوای ڕۆژ دووچاری ڕوبەڕووی هێرشی بێگانە دەبینەوە بەداخەوە هەموو دەستکەوتانەی کە ساڵانێکی زۆرە بە خوێنی هەزاران شەهید و قوربانیدانی پێشمەرگە قارەمانەکانمان ڕۆژانە لە دەستیان دەدەین و بەبەر چاوی خۆمان ئەوێت بە دووتمان و باوا دەچێت. زۆر بەڕێز کاک عەبدولقادر هەرکی توێژەری ئەمنی استراتیژی سپاس دەکەم کە لاولێرە و لەگەڵمان بووی. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.